سڵاوتان نەبێت. ڕۆژی یەکشەممە 12/6/2022 موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدە لە نامەیەکدا کە ئاڕاستی سەرۆکی فراکسیۆنەکەی کردووە داوای لێکرد نامەی دەستەکارکێشانەوەی ئەندامانی فراکسیۆنی سەدر ڕادەستی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق بکات. نامەکەی سەدر بۆ ئەندامانی فراکسیۆنەکەی دوای پەیوەندی تەلەفۆنی نێوان مەسعود بارزانی و موقتەدا سەدر هات کە ئەنجام درا لە نێوان هەردوولەدا. دوای ئەوەی موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر داوای لە حەسەن ئەزاری سەرۆکی کوتلەی سەدر لە پەرلەمانی عێراق کرد دەستەکارکێشانەوەی تەواوی پەرلەمانتارانی کوتلەکەیان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان بکات و داوەکەی گەیەندرایە بەردەم سەرۆکی پەرلەمان محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕەزامەندی لەسەر دەستەکارکێشانەوەی پەرلەمانتارانی سەدردا و واژۆی لەسەر یەک بە یەکی دەست لە کارکێشانەوەکانیان کرد. لە نوێترین پەیامیشیدا دوای کشانەوەی ڕەوتی سەدر لە پەرلەمانی عێراق مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستی حیزبەکەی ڕاگەیاند و جەختی کردەوە ڕێز لە بڕیارەکەی سەماحەتی موقتەدا سەدر دەگرین و چاودێری بەرەو پێشچوونەکانی داهاتوو دەگەین. بارزانی و حەلبوسی و سەدر پێکەوە هاوپەیمان بوون و ئێستا هەردوو لایەنی پارتی و سونەکان پێیان وایە بەر لە هەموو کەس ئەم بڕیارەی سەدر زیانی بەوەنگەیاندووە و بەرەی نارەکانیان بوونەتە گەورەترین کوتلەی پەرلەمانی. لەلایەکی ترەوە عیماد باجلان پەرلەمانتاری پێشووی پارتی و کادری باڵای ئەو حیزبە کە بەشێک لە هەڵوێستەکانی حیزبەکە لە ڕێگەی وتە و لێدوانەکانی ئەوەوە دەگەنە شەقام و ڕایگشتی عێراقی لە دوای دەستەکارکێشانەوە بە کۆمەڵەکەی سەدریەکانەوە ئاماژەی بەوە کرد کە پارتی لە بڕیارداندا پەلە ناکات و تا ئێستاش دیار نییە چۆن هەڵوێست وەردەگرێت. باجلان سەبارەت بە پرۆسەی سیاسی دوای سەدریەکان ڕایگەیاند کە ئەگەر دەستەکارکێشانەوەی سەدریەکان قوبوڵ بکرێت دەبێت فاتیحە بۆ پرۆسەی سیاسی بخوێنرێت چونکە ئەگەر لایەنەکانی دیکەش ڕێکەوتن بکەن لەسەر حکوومەت ئەو حکوومەتە تەمەنی 10 ڕۆژ زیاتر نابێت. باجلانەوەشی ئاشکرا کردووە کە بۆ ئەوەی هەموو پرۆسەی سیاسی لەدەست نەدرێت باشترە لایەنەکان بە چوارچەوەی هەماهەنگیشەوە بەرەو ئاڕاستەی هەڵوەشانەوەی پەرلەمان هەنگا و هەڵبگرن نەک بۆ 4 ساڵ دەسەڵات هەموو شتێک تێک بدەن. سڵاوتان نەبێت. ڕۆژی یەکشەممە 12/6/2022 موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدە لە نامەیەکدا کە ئاڕاستی سەرۆکی فراکسیۆنەکەی کردووە داوای لێکرد نامەی دەستەکارکێشانەوەی ئەندامانی فراکسیۆنی سەدر ڕادەستی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق بکات. نامەکەی سەدر بۆ ئەندامانی فراکسیۆنەکەی دوای پەیوەندی تەلەفۆنی نێوان مەسعود بارزانی و موقتەدا سەدر هات کە ئەنجام درا لە نێوان هەردوولەدا. دوای ئەوەی موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر داوای لە حەسەن ئەزاری سەرۆکی کوتلەی سەدر لە پەرلەمانی عێراق کرد دەستەکارکێشانەوەی تەواوی پەرلەمانتارانی کوتلەکەیان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان بکات و داوەکەی گەیەندرایە بەردەم سەرۆکی پەرلەمان محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕەزامەندی لەسەر دەستەکارکێشانەوەی پەرلەمانتارانی سەدردا و واژۆی لەسەر یەک بە یەکی دەست لە کارکێشانەوەکانیان کرد. لە نوێترین پەیامیشیدا دوای کشانەوەی ڕەوتی سەدر لە پەرلەمانی عێراق مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستی حیزبەکەی ڕاگەیاند و جەختی کردەوە ڕێز لە بڕیارەکەی سەماحەتی موقتەدا سەدر دەگرین و چاودێری بەرەو پێشچوونەکانی داهاتوو دەگەین. بارزانی و حەلبوسی و سەدر پێکەوە هاوپەیمان بوون و ئێستا هەردوو لایەنی پارتی و سونەکان پێیان وایە بەر لە هەموو کەس ئەم بڕیارەی سەدر زیانی بەوەنگەیاندووە و بەرەی نارەکانیان بوونەتە گەورەترین کوتلەی پەرلەمانی. لەلایەکی ترەوە عیماد باجلان پەرلەمانتاری پێشووی پارتی و کادری باڵای ئەو حیزبە کە بەشێک لە هەڵوێستەکانی حیزبەکە لە ڕێگەی وتە و لێدوانەکانی ئەوەوە دەگەنە شەقام و ڕایگشتی عێراقی لە دوای دەستەکارکێشانەوە بە کۆمەڵەکەی سەدریەکانەوە ئاماژەی بەوە کرد کە پارتی لە بڕیارداندا پەلە ناکات و تا ئێستاش دیار نییە چۆن هەڵوێست وەردەگرێت. باجلان سەبارەت بە پرۆسەی سیاسی دوای سەدریەکان ڕایگەیاند کە ئەگەر دەستەکارکێشانەوەی سەدریەکان قوبوڵ بکرێت دەبێت فاتیحە بۆ پرۆسەی سیاسی بخوێنرێت چونکە ئەگەر لایەنەکانی دیکەش ڕێکەوتن بکەن لەسەر حکوومەت ئەو حکوومەتە تەمەنی 10 ڕۆژ زیاتر نابێت.
باجلانەوەشی ئاشکرا کردووە کە بۆ ئەوەی هەموو پرۆسەی سیاسی لەدەست نەدرێت باشترە لایەنەکان بە چوارچەوەی هەماهەنگیشەوە بەرەو ئاڕاستەی هەڵوەشانەوەی پەرلەمان هەنگاو هەڵبگرن نەک بۆ 4 ساڵ دەسەڵات هەموو شتێک تێک بدەن.